بیرکاری پۆلی سێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا نەوەت بابەتی ڕێگاکانی شیکاری پرسیارەکان. پرسیار: نەنکی یارا 16 چوارگۆشەی بچووکی لە خووری چنی؟ چۆن دەتوانێ ئەو چوارگۆشانە بچنێ بۆ پێکهێنانی سەرپۆشێک هەمان ژمارەی چوارگۆشەی هەبێت لە درێژی و لە پانی؟ یەکەم هەنگاو چییە؟ لە پرسیارەکەی تێبگەم. ئەگەر پرسیارەکە بە خۆی باش نەنووسرێ ئاسان نییە بێگومان لە پرسیارەکەی تێبگەم، بەڵام لێرە ئەوەندەی دەزانم کە 16 دانە چوارگۆشەم هەیە، دەبی دایان نێم، ئەوها دایان نێم کە ژمارەی ڕیزەکان و ژمارەی ستوونەکان وەکو یەک بی. دەبی بزانم داواکراوەکە چییە؟ پێدراوەکان چییە؟ پێدراوەکان ئەوەی دەزانم کە 16 چوارگۆشەم هەیە. ئایا پێدراو هەیە کە بەکاری نەهێنم؟ نییە، چونکە تەنیا ئەمن لێرە یەک دانە ژمارەم هەیە و پێویستە ئەو ژمارەی بەکاربێنم. پاشان پلانێک دادەنێم، یان هێڵکاریەک دەکەم، یان وێنەیەک دەچێشم، یان بە هەر جۆرەک بی ڕوونی دەکەمەوە لۆ خۆم بزانم کوو لە پرسیارەکەی تێگەیشتیمە. ئەو جدوایە کە ئەو پلانەمدانە شیکار دەکەم. بۆیە لێرە نووسرایە چۆن ئەو ڕێگەیە بەکاردێنی لە شیکارکردنەکە. یەکەم جار ئەمن ڕەنگە داینێم کە ئەگەر هاتوو ئەمن 3 دانە چوارگۆشەم دانا، ئەو حالە تەنیشتێک 3 ڕیزیشم دانا ڕەنگە باش بی، بەڵام کە تەمەشایان دەکەم دەبینم تەنیا 9 چوارگۆشەم بەدەست هات، بە کەلکم نایە چونکە ئەمن 16 دانە چوارگۆشەم هەیە. کاتە ژمارەکەی زیاد دەکەم، لە جیاتی 3 چاری دادەنێم کە 4 دانا 4 ڕیز، ئەوها لە هەر ڕیزەی 4 دانە هەیە، کاتە ئەو کات دەبینم کە 16 دانە چوارگۆشەم هەیە. کاتە بەو جۆرەی تۆزە نزیک دەبمەوە لە وەڵامە ڕاستەکە. ئەمن لێرە تۆزە کڕوونی دەکەمەوە ئەگەر بمەوێ ئەو 16 چوارگۆشانە دانێم، بۆیە دەست پێ دەکەم ئەوها دایان دەنێم لە تەنیشتێک بزانم چ ڕوو دەدا. ئەوها دیسان لێرە ڕەنگەکان کێشەن یارکوو دایان نێم، ئەگەر ئەوها دایان نێم جارێ یەکەم نازانم کوو باشە، ئەوها دایان دەنێم لە تەنیشتێک دەبینم یەک زیاد بوو بە کەلک نەهات، پاشان درێژیەکە و پانیەکە وەکو یەک نییە، لێرە ئەمن 5 دانەم هەیە، لێرە 3 دانەم هەیە، کەواتە هەڵەیە، کاتە تۆزە دەینم لێرە ئەوها ئەوانە جێگەیەکان دەگۆڕم هەتا ئاسانبی، کە ئەوها دامنا دەبینم زۆر باشە 4 دانە بە 4 دانە، کاتە دەتوانی هێڵکاریەک بکەی ئەگەر نەشزانی 16 یەکسانە بە چەند جاران چەند. کاتە لێرە فێر دەبم کە 16 یەکسانە بە 4 جار 4، گەرە من 4 دانم ئەوها دانا، 4 دانە ئەوها زۆر باشە. ئەو سەرپۆشەی کە دروست دەبی سەرپۆشەکی 4 گۆشەیە. هەروەها لە خشتەی ژمارەکانیش، لە خشتەی لێکدان دیسان ئەمن دەتوانم سوود وەربگرم لەو ژمارانەی دەکەونە سەر ئەو هێڵە مۆرە. هەموو ئەو ژمارانە کە دەکەونە سەر ئەو هێڵە مۆرە، ئەوانە دەتوانین
بۆ وێنە 4 یەکسانە بە 2 جار 2 و 9 یەکسانە بە 3 جار 3 کاتە 4 گۆشەی تەواویان لێ دروست دەبی. 16ش لێرە یەکسانە بە 4 جار 4 کەواتە یەکسەر ئەگەر تەمەشای خشتەی لێکدانم کرد دەبا بمزانی باکە چونکە 16 دانە 4 گۆشەم هەیە دەتوانم 4 ریزی دروستکەم لەگەڵ 4 ستون. هەروەها 25 یەکێک لەو ژمارانەیە کە یەکسانە بە 5 جار 5. دیسان 36 یەکێک لەو ژمارانەیە یەکسانە بە 6 جاران 6. 49 هەروە 7 جار 7. 64 بە هەمان شێوە 8 جاران 8 ئەوجا 81 یەکسانە بە 9 جار 9 پاشان 100 یەکسانە بە 10 جاران 10. لە خشتەی لێکدانیش دەتوانم بزانم 4 گۆشەکانی خۆم کوو ڕیز بکەم. ئێستا ئەوە تەواو بوو ئەو لاپەڕەیە. لاپەڕە 90. لاپەڕە 91 ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکان. ڕێگەی وێنەیەک بکێشە بەکاربینە بۆ شیکارکردنی پرسیاری 1 هەتا 4. ئەگەر ژمارەی 4 گۆشەکان لە جیاتی 16ی 25 بوو چ دەکەم؟ چۆن دەتوانی ئەو 4 گۆشانە لەگەڵ یەکتری بدووری بۆ ئەوەی هەمان ژمارەی 4 گۆشەت دەستکەوێ لە درێژی و پانی؟ زۆر زۆر ئاسانە. تازە ئەمن فێر بووم لە خشتەی لێکدان کە ئەگەر تەمەشای 25م کرد دەزانم دەکاتە 5 بە 5 واتە 5 ریز لە هەر ریزەی 5 دانە. 4 گۆشەکانم هەیە 5 ریزی دروست دەکەمەوە. ئەوە 3 4 5 دیسان 1 2 3 4 5 دیسان لێرە 1 2 3 4 و 5 ئەوجا 1 2 3 4 5 1 2 3 4 و 5. دیسان زۆر باشە. 5 دانە ریز و هەر ریزەی 5 دانە. ئەو پرسیارەش تەواو بوو. بێمە لای پرسیاری ژمارە 2. دایکی مازن 32 4 گۆشەی بچووکی لە خوری چنی. پێویستە چەند 4 گۆشەی زیاد ئەو پرسیارە تۆزێک زەحمەتە بچنێ بۆ ئەوەی ژمارەی 4 گۆشەکان لەگەڵ یەکتری هەمان ژمارەی هەبێت لە درێژی و لە پانی. ئەمن دەچمە لای خشتەی لێکدان تەمەشا دەکەم بزانم 32 لە چێیە. لێرە تەمەشا دەکەم. تەمەشای 32 دەکەم. 32 لێرەیە کەواتە دەزانم 32 هیچ کات ناکاتە بۆ وێنە 32 یەکسانە بە 8 جاران 4. بەڵام 8 و 4 وەکو یەک نییە. چونکە 32 لەسەر ئەو هێڵە مۆرەی نییە کەواتە دەزانم کە دووجایەکی یان 4 گۆشەکی تەواو نییە بەڵام چەندی مایە ببیتە بۆ وێنە 36 چونکە 36 4 گۆشەکی تەواوە. چەندی مایە لە 32 هەتا ببیتە 36 ئەگەر 4 دانەی دیکە هەبی دەبیتە 36 36ش واتە 6 جار 6 کاتە 32 نێزیکە لە 36. ئەگەر تەمەشای 32 بکەم نێزیکترە لە 36. ئەگەر 4 دانە 4 گۆشەی دی هەبی
دەبیتە 36 ئەو کات دەبیتە 6 4 6 دەنووسم 36 کەم 32 یەکسانە بە 4 چونکە نووسرایە پێویستە چەند 4 گۆشەی زیاد بچنی 4 دانەی دی پێویستە بچنی. دێمە لای پرسیاری 3 ژمارەی نەوەکانی خەسرە و 24. خەسرە و دەیەوێت چ بکە؟ دەیەوێت وێنەکانیان لەسەر دیوار هەڵواسێ. ئایا کام لەم شیکارانەی کە دێت گونجاو نییە؟ لێرە زۆر گرنگە گونجاو نییە، نەک گونجاوە بەڵکو گونجاو نییە. ئەگەر 3 ڕێزی دروست کرد هەر ڕێزەی 8 ئایا گونجاوە؟ لە خشتەی لێکدان تەمەشا دەکەم، دەچمە لای بۆ وێنە ژمارە 24 ئەوها لێرە دەبینم دەکاتە 8,003 کاتە گونجاوە. 3 ڕیز ئەو 3 ڕیز بە هەر ڕیزەی 8 دانە یان 8 ڕیز هەر ڕیزەی 3 دانە گونجاوە کاتە دەبی. زۆر باشە. ئەدی 6 ڕیز هەر ڕیزەی 4 باشە یان نا؟ دیسان تەمەشای خشتەی لێکدان دەکەم لێرە دەچمە لای 24 6 بە 4 لێرە ئەویش باشە، لێرە 6 هەیە لێرەش 4 هەیە زۆر باشە، ئەویش دەبی، ئەویش خراپ نییە. ئەو جارەی ئەدی 4 ڕیز بە 6 هیچ کێشە نییە، چ 6 ڕیز بە 4 چ 4 ڕیز بە 6 هەمان شتە کاتە ئەویش دەبی. چ نابی؟ ئەوە نابی، ئەوە گونجاو نییە. لەبەر چ؟ چونکە 4 ڕیز هەر ڕیزەی 8 ئەگە بچم تەمەشای خشتەی لێکدان بکەم دەبینم ئەگەر تەمەشای 4ەکەی بکەم لێرە بچمە لای 8ەکەی دەبینم دەکا 32 4 جار 8 یەکسانە بە 32 یەکسان نییە بە 24 کاتە هەڵەیە نابی، ناکرێ، گونجاو نییە. بێمە لای پرسیاری 4 باپیرە بڕیاریدا 4 وێنە لە هەر ڕیزێکدا بنێ. چەند ڕیزی پێویستە بۆ دانانی 24 وێنە؟ 24 وێنەی هەیە دەیەوێ 4 وێنە لە هەر ڕیزێکدا بنێ. واتە ئەگەر وێنەک لێرە دانێ وێنەشکە لێرە وێنە چیریکە لێرە ئەوەی دیکەش لە تەنشتی ئەوە 4 وێنە لە یەک ڕیزی 24 هەیە کودایان بنێ هەتا ببیتە 24 بێگومان پێویستیتی 6 ڕیز دروست بکە. ئەوها ئەوە 3 دانە ڕیزی دیکەش دروست بکە هەتا هەموو وێنەکانی دابنێ باپیرە. ئەمە لێرە ڕەنگە پێویست نەکە هەمووی دروستکەم بەڵام 6 ڕیز باشە 1 2 3 4 5 ریزەشکەش لێرە ئەوە بووە 6 دانە کاتە وەڵام لە خشتەی لێکدان یان بە هێڵکاری وەڵامەکەی دەبینمەوە کە دەبی 6 ڕیزی دابنێ. ڕاهێنان لەسەر ڕێگە جیاوازەکان. لێرە نووسرایە ستوونی ڕوونکردنەوەی بەکاربینە بۆ شیکارکردنی ڕاهێنانی 5 هەتا 7. ڕاهێنانی 5 3 بۆق لە گۆمەکە ڕۆیشتن ئایا چەند گیان لەبەرمانەوە؟ ئەمە تەمەشای ئەو ستوونەی دەکەم تەمەشا دەکەم دەبینم 4 دانە گیانەوەر هەیە، یەکەمیان مراوی، ئەوی دیکە قاز، ئەوی دیکە بۆق و ماسی 4 دانە هەیە. مراویەکان چەندە؟ دەیە لێرە دەنووسم بۆ وێنە مراویەکان دەیە، قازەکە 15
بۆقەکە 5 دانەیە کوزانیم چونکە لێرە تەمەشا دەکەم مراویەکە 10 دانەیە قازەکان لێرە تەمەشاکەم 15 دانەیە بۆقەکان لێرە تەمەشاکەم 5 دانەیە ماسیەکان تەمەشاکەم لێرە دەبینم 25 دانەیە ئەگەر هەمویان کۆکەمەوە بزانم بە هەمویان چەندە لێرە بنووسم 10 و 15 بۆقەکە 5 ماسیەکە 25 ئەگەر هەمویان کۆکەمەوە لەگەڵ یەک 5 و 5 و 5 15 5 لێرە یەک لێرە 1 2 3 4 5 بە هەمویان 55 دانەیە بە هەمویان 55 ئەوجە لێرەکە و پرسیارەی دەخینمەوە 3 دانە بۆق لە گۆمەکە ڕۆیشتن ئایا چەند گیان لەبەر مایەوە واتە ئەو 55 دەینم 3 لێ کەم دەکەمەوە یان بۆقەکان دەینم 5 دانەیە 3 دەڕوا واتە 2 دەمینێتەوە ئەوجە پاشان دووەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 10 لەگەڵ 15 و لەگەڵ 25 یان یەکسەر لێرە ئەو 55 دەینم 3 لێ کەم دەکەمەوە ئەوها بزانم دەکات چەند یەکسانە بە 52 کاتە 52 وەڵامەکە 52 دانە گیان لەبەر مایەوە پرسیاری 6 8 مراوی گۆمەکەیان بەجێهێشت 8 مراوی ڕۆیشتن چەند مراوی دەمینێتەوە هەمووی دەیە کە 8 دەڕوا چەند دەمینێتەوە 2 دەمینێتەوە 2 مراوی مایەوە پاشان 2 دانە قاز هاتن ئایا بە هەمویان بوونە چەند قاز و مراوی بەیەکەوە بەخۆی 15 دانە قاز هەبوو و 2 دانەش هات واتە کۆی دەکەمەوە یەکسانە بە 17 ئەوجا ئەگەر 17کەی پاشان کۆ بکەمەوە لەگەڵ 2 یەکسانە بە 19 کەواتە 19 دانە قاز و مراوی لە گۆمەکە هەیە پرسیاری 7 5 بۆق هاتن بەخۆیان چەند بوون بەخۆیان 5 بوون 5 دیش هات کۆی دەکەمەوە 5 و 5 یەکسانە بە 10 ژمارەی گیانەوەرەکان بوون بە چەند بوونە چەند هەمویان 55 بوون پێشی ئەوەی 5 بۆقەکە بێ 5 بۆقیش زیادی کرد کاتە پێویست ناکە ئەو هەنگاوەی بکەم تەنیا 55کەی دەینم 5 لۆی زیاد دەکەم یەکسانە بە 60 ئێستا ژمارەی گیانەوەرەکانی گۆمەکە 60 دانەیە ئێستا ئەمن هاتمە کۆتایی لاپەڕە 91 و لاپەڕە 90 دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی